سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکان، داپیرە لەگەڵ میوانە جوانەکانی ئەم جارەش هاتەوە ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی چیرۆکێکی نوێ کە هیوادارم بەدڵتان بێ و جێگەی سوود بێ بۆ هەموو لایەکتان. ئەم مناڵە جوانانە ئەمڕۆ میوانی منن، ئێستا هەمومان ئەیان ناسیم، بزانین ئەم گوڵە جوانانە ناویان چیە و تەمەنیان چەنە. لەم گوڵە جوانەوە دەست پێکەم. بەخێر بێی. سپاس. تۆ ناوت چییە؟ تاڤی. تاڤی گیان تەمەنە چەنە؟ 10 ساڵ. 10 ساڵ. تاڤی ئەتوانی پێم بڵێ بزانم کە هاتی بۆ ئەم بەرنامەیە بیرە لە چیە کردەوە و هەستت چۆن بوو؟ دڵە خۆش بوو بێ؟ بەڵێ. باشە، ینی هەستە کردبی بۆ بەرنامەکەی من؟ بەڵێ. زۆر باشەکەواتە بەخێر بێ. ئەجا بزای ئەم کوڕە جوانە ناوی چییە؟ محەممەد. کاکە محەممەد لە پۆلی چەند؟ 4. ئەی ئافرین، ئەی لەگەڵ خوێندنا چۆنی؟ باشە زیرەکی؟ زۆر باشە. کەواتە ئارەزوی خوێندنە زۆرە؟ ئەی ئافرین. ئەدی بزانم گوڵە جوانی تەنیشتە ناوی چییە؟ لەندی. گیان لەندی یعنی چی؟ یعنی لەند بەرز. ئەیگیان ئەو ناوە چەند خۆشە، زۆر باشە. یاخواتە من درێژبی لەندی گیان. ئەی تۆ پێم بڵێ نێوانی تۆ لەگەڵ چیرۆ خوێندنەوە چۆنە؟ زۆر حەزم بە چیرۆکەکەم. ئەی ئافرین، زۆر باشە. ئەی لەگەڵ خوێندنا چۆنی؟ لەگەڵ خوێندنیشا زۆر باش. زۆر باشە. جابزانین ئەم هاوڕێ جوانە و ناوی چییە؟ ناوم یوسف. یونس؟ یوسف. کاکە یوسف گیان تۆ پێم بڵێ لە پۆلی چەندی؟ 4. لە پۆلی 4. ئارەزوی خوێندن زۆرەکەی؟ بەڵێ. ئەی ئافرم. تا چەند گرنگی بە ئەرکەکانی ماڵەوەتەی؟ ئەوەندەی کە مامۆستا ئەرکێکە پێ سپێریاڵێ لە ماڵەوە ئەنجامی بە وەکو خۆی جێبەجێکەی؟ بەڵێ. ئەی ئافرم، چونکە ئەوە زۆر بەرەو پێشتەبە. دووشت زۆر گرنگە. بزانم ئەزانی بە چی و چی زۆر زیرەکە بی؟ بە خوێندنەوەی زۆر و هەوڵدانی زۆر لە هەمان کاتیشا گوێگرتن لە کاتی وانەکانە. ئاتی بزانی ئینجا ئەم گوڵە جوانە ناوی چییە؟ شەم؟ بەڵێ. باشە. شەمی گیان تۆ هەروەکو هاوڕەکانە لە پۆلی 4؟ بەڵێ. ئەی ئافرم. تۆ پێم بڵێ باسێکی خوێندنم بۆ بکە، بەلاتەوە چۆنە؟ حەزم زۆر لە خوێندنە. ئەی ئافرین. ئەی هەستەکەی وردە خەریکە نزیکە بنەوە لە وەرزی کۆتایی خۆت ئامادە کردووە و دڵخۆشی پێی؟ بەڵێ زۆر دڵخۆشم. کەواتەی تر وەرزی کۆتایی ساڵیش بە ئەنجامێکی باشەوە ئیشاءاللهێنەوە بۆ ماڵەوە و دواتریش پشوو دەست پێیەکە. بەڵام لە ئێستا بێ هەوڵی باش بن بۆی باش نییە؟ زۆر باشە. ئەنجادی بزانم کوڕە جوانە؟ ماکوان. کاکە ماکوان، تۆ نێوانە چۆنە لەگەڵ قوتابخانە و ماڵەوە پێخۆشترا قوتابخانە؟ لە قوتابخانە خۆشە. بۆچی؟ چونکە لێوەی فێرەبی. ئافرین. فێری پەروەردە و فێرکردن و هەروەها کۆمەڵی هاوڕێی باش دەبێ لەوێ. مایکەکە جوان ڕاگرە بۆی گۆم لێت بێ. زۆر باشە. فێری عیلمە بیت. زۆر باشە. کەواتە خوێندن زۆر گرنگی هەیە بۆ ژیانمان. زۆر باشە. مایکەکە لای خۆتەوە دابنێ، گە هە پرسیارێک دروست بوو دواتر قساکەین و مایکەکە بەدەستانەوە بگرنەوە. من ئەمڕۆ چیرۆکێکم بۆ ئێوە ئامادە کردووە لە ژێر ناونیشانی سەگێکی چاوچنۆک. باشە؟ بزانی ئەم سەگە چاوچنۆکە چییە و چیرۆکەکەمان باسی چیەکە. ئێوەش جوان گوێم لێ بگرن، چونکە دواتر ئەگەر پرسیارتان هەبوو ئەتوانن لێم بکەن و لەوانەیە منیش پرسیارتان لێ بکەم بزانم چی لە چیرۆکەکەی منەوە فێرە بن. ئەگەرنەوە لە شارۆچکەیەکە سەگێک هەبوو کە بە سەگێکی چاوچنۆک ناسرا بوو. زۆرخۆریەکەی هەموو کەسێک ئەیزانی چۆنە، کەواتە ئەم سەگە بەهۆی زۆرخۆریەکەیەوە ئەناسرایەوە. هیچ کاتێکیش ئامادەی ئەوەی تیانە بوو کە خواردنەکەی لەگەڵ هاوڕێکانی بەشکە، بە تەنیا خۆی ئەو هەموو خواردنەی ئەخوار بێ ئەوەی بێڵێ یەکێک لە سەگە هاوڕێکانی لەگەڵی بخوا. هیچ کاتێک سەگەکە بە دوای نێچیرێکە ناگەڕا بۆ خۆی. هەمیشە لە نزیک دووکانی گۆشتفرۆشەکانەوە ئەبوو، دائەنیشت و چاوەڕێی ئەکرد تا گۆشتفرۆشەکان پارچێ گۆشتیان بۆ فڕێەیە تا بیخوا. خۆ ئێوەزان چاوچنۆک چێوایە؟ ئافرین. زۆر باشە. ڕۆژێکیان سەگەکە پارچێک ئێسقانی گەورەی لە یەکێک لە نزیکترین دوکانەکانی کە گۆشتیان تیافرۆش دۆسیەوە، کە پارچێک گۆشتی گەورەی فرێشی پێوە بوو.
سەگەکە بە خێرایی پارچە ئێسقانەکەی هەڵگرت و بۆ ئەوەی کە بیبا و لە شوێنێکی پارێزرا و دوور لە سەگەکانی هاوڕێی بە ئارامی بیخوا بەتەنیا. سەگەکە پارچە ئێسقانەکەی برد و لەسەر پردێکی بچکۆ لە دانیشت و بە خۆی دەستی کرد بە خواردنی. لە ناکاو سەگەکە تێبینی کرد کە سەگێکی تر لە ناو ئاوی ڕووبارەکەیە هەیە. پێی سیر بوو، بۆیە بڕیاریە لە ئاوەکە نزیک بێتەوە بۆ ئەوەی بزانێ ئەو سەگە چیەکە لە ناو ئەو ئاوەیە، خەریکی چییە. کاتێکە هەستا و لە شوێنەکە نزیک بووەوە بینی سەگێکی تر لە ناو ئاوەکەیە و پارچەیەک ئێسقانی گەورەشی بەدانەکانی خۆی هەڵگرتووە. زۆر بەلایەوە سیر بوو. کاتێکە ئەمەی بینی تووڕە بوو، چونکە هەستیە کرد ئیرەی پێبە، ئەیوت ئێسقانەکەی ئەو زۆر گەورەترە لەوەی من، بۆچی ئەویش هەروەکو من پێ ئەخواردنێکی ئاوای هەبێ و بیخوا. لەبەر ئەوە دەستی کرد بە وەڕی بە ڕووی سەگەکەی کە لە ناو ڕووبارەکەیە بوو. ویستی بەهۆی ئەوە ئەو ڕابکات و پارچە ئێسقانەکەی بۆ ئەم بەجێ بێڵێت و لەگەڵ خۆیان بیبە. سەگەکە ئەوە نەوەڕی هەتا بە تەواوەتی دەمی کردەوە و پارچە ئێسقانەکەی خۆی کە بە دەمیەوە بوو لە دەمی کەوتە خوار و کەوتە ناو ڕووبارەکەوە. دواتر سەگەکە زۆر نیگەران بوو، چونکە ئیتر تەواو ئێسقانەکەی کۆتایی پێهاو، جارێکی تر نەهاتەوە بەردەستی. ئیتر بەهۆی چاوچنۆکیەکەیەوە بۆ پارچەیەک ئێسقانی هاوڕێکەی لا کاتێکە کە خۆی پارچەی ئێسقانی گەوری پێبوو، بەڵام ئەوە نە چاوچنۆک بوو ئەویست ئەوەی ئەویش بەدەست بێنێ بۆ خۆی، لەبەر ئەوە زیاد لە پێویستی خۆی وەڕی و ئێسقانەکەی خۆشی لەدەست و کەواتە چاوچنۆکی چیمان بەسەرهێنێ شتە بە نرخەکانی خۆشمان لەدەست ئەین بەوەیەوە. کەواتە ئێمە لەم چیرۆکەوە چی فێرە بین؟ فێری ئەوە بین کە لە ژیانی ڕۆژانەمانە هەرگیز چاوچنۆک نەبین، هەرگیز شتێکمان بەتەنیا بۆ خۆمان نەوێ. کاتێک بۆ نمونە یەکێک لە ئێوە خواردنێکی باشی لەبەردەستایە و سێرەکە هاوڕێکانی برسین یا لە قوتابخانە بۆ نمونە شتێک ئەکڕن، سێرەکەی هاوڕێکت لەوانەیە پێی نەبێیان ئەو ڕۆژە پارەی بیرچوو بێ یان نەتوانێ بیکرێ، کەواتە بێ چی بکەن؟ ئەبێ بەشی بکەن لەگەڵ هاوڕێکانتان و پێکەوە بیخۆن. هەم تامیش ئەی بەوان، هەم هاوکاریان ئەەکەی، هەمیش خۆشەویستێک لە نێوان ئێوەیە دروستە بێ. بەڵام ئەگەر بێت و چاوچنۆکیشتان هەبێ، بۆ نمونە تۆ چپسێکە کڕی و ئەمان هەموو سێری تۆکەم، بەڵام تۆ بە تەنیا خۆ دەیخۆیت و نایەڵی ئەوان بیخۆن، کەواتە لەو کاتەیە ڕەنگە شتێک ڕووبا ببێتە هۆکاریەوەی کە تۆش نەتوانی چپسەکە بخۆی. ئەجا ئەمەیە بزانم مایکەکە لای تۆیە با لە تۆ دەست پێ بکەم. جوان گیۆ لە چیرۆکەکەم گرت؟ باش مایکەکە بگرە بەدەم تۆ بە گەم لەبێ. باشە، هیچت هەیە لەسەر چیرۆکەکە پێم بڵێ؟ باشە، بای من پرسیارێک لە تۆکەم. ئەگەر بێت و تۆ لە ماڵەوە بێیان لە قوتابخانە بێ، چەند کەسێک هاوڕێکانت بە دیارتەوە بن لە شوێنەکە و سێرە بکەن تۆ شتێک ئەخۆی، بە تەنیا تۆ خۆ دەیخۆی، باشە؟ لەو کاتەیە چیەکەی؟ کێچەکەیم بە شێڕەکان. ئافرەم. ئەگەر بێت و ئەوان برسیشیانە بێ، بەڵام هەر پێیانەڵی فەرمون بخۆن، وایە؟ کەواتە بۆ ئەوەی کە تۆ ئەو چاوچنۆکی لە تۆیە نەبێ، ئەو هەڵوێستە ئەنوێنی کە هاوکاریەکەی لە خواردنەکانە، جگە لە خواردن هەر شتێکی تریش، تەنانەت پۆشاکیش. بۆ نمونە تۆ چەند دەست جلێکت هەیە، سێرەکەی هاوڕێکەت لەوانەیە پێویستی بە جلێک بێ، نەتوانێ بیکرێ، ڕەنگە کەسانێکە بن هەژار بن، کەواتە تۆ ئەڵی من چەند پارچە جلێکم هەیە لێم زیایە، کەواتە قەیچێکە بە هاوڕێکەشم یان بە ئەو کەسە کە پێویستی پێێتی ئەویش سوودی لێ ببینێ و کومن دڵخۆش بێ. کەیتر بزانم قسەم بۆکە؟ دەی شەرم مەکەن، ئادید ئێوە هاتون بۆ لای منە، بێ قسەشم بۆ بکەن. ئەو کاتێک کە سەگەکە ئێسقانەکەی لێکەوتە خوارەوە، ئیتر ئێسقانەکەی لەدەست چوو. بەهۆی چیەوە؟ لەبەر ئەوەی مایکەکە جوان ڕاگرە بۆ لەبەر ئەوەی ئەو بەشی
هاوڕێکی نییە. لەبەرەوەی چاوچنۆکی هەبوو ویستی ئێسقانەکەی هاوڕێکەشی بەرێ کەواتە گەر ئەمە بەراوردکەم بەوەی کە مرۆڤێک تەماعی زۆری هەبیان چاوچنۆکی هەبێ بۆی کە مەسەلەن شتی هاوڕێکەکەی یان کەسێکی یان دراوستەکەی بەرێ بۆ خۆی بیر لەوەش بکاتەوە کە شتەکەی خۆشی لەدەستەیە وایە زۆر باشە. ئادی بێنە بزانین کاکە محەممەد وایە ئادی بزانام کاکە محەممەد چیم پێڵێ لەسەر چیرۆکەکە. چون کاسەکەکە چاوچنە بوو ئەوەی خۆی لە دەست و ویستی ئەوەی ئەویش بەرێ. ئەی ئافرین هەموو کاتێک بەتەنیا بۆ خۆی خواردنەکانی خوارد نەچێش هاوڕەکانی بیخۆن وایە کەواتە ئەگەر بێت و تۆ کەسێک لەبەر چاوی توە شتێک خوات و تۆ ئارەزوی بکەیت حەسکەی ئەو شتە بخۆیت و بەڵام بۆ نمونە پارە و پێ نەبێ بیکڕیان ئەو شتە لەبەردەستی تویانە هەستە چۆنە بێ هەر لە خۆتەوە پێ و ناخۆشە حەزەکەی تۆش هەووایان حەزیلێکی بیخۆی وایە کەواتە ئەو هەموو کاتێک ئەو شتە ڕوبەڕووی خۆت کەرەوە کاتێک کە خۆت شتێکت پێیان کە شتێک ئەخۆی یان کە شتێکت هەیە لە ماڵەوە جلوبەرگە یان بابەتی یاریکردنە هەر شتێکی لەو جۆرانە هەمیشە بیرکەرەوە گەر تۆ نەبێت و هاوڕێکت هەیبێ چۆن تۆ ئارەزوەکەی کەواتە هاوڕێکەشە بە هەمان شێوەیە زۆر باشە. هیچ کەسێکی کە قسەم بۆگە ئادەی بزانی ئەم گوڵە نابێت دایمەن چاوبرسی بین. ئافرین چونکە چاوبرسێتی چیولێکە شتە بە نرخەکانی خۆت لە دەست دەدەیت. ئافرم تۆ ویستە قسەم بۆ بکەی مایکەکەی بەرێ ئەو کەسانەی کە چاویان چنۆکە هەموو شتە بە نرخەکانیان لە دەست دەچێت. ئافرین زۆر باشە کەواتە لە چیرۆکەکەی من تێگەیشتون زۆر بە باشی من هیوادارم کە هیچ کەسێک چاوچنۆکی نەبێت هەموو کەسێک هەوڵ با بۆ ئەوی کەشتێکی باش بەدەست بێنێ بەڵام هەمیشە لە بیری کەسانی تریشابێ و بەتەنیا هەموو شتە باشەکان بۆ خۆمان بەکارنێنین کەواتە زۆر خۆشحاڵ بووم بۆی کە ئێوە لە چیرۆکەکەی من بە باشی تێگەیشتن و دیاریشمان هەیە بۆ ئێوە گۆڤاری پەپولە کە ئەویش لەلایەن مناڵپارێزی کوردستانەوە بۆ مناڵە چاوگەشەکان جگە لە چیرۆکەکانی من وەک دیاری پێشکەش بە ئێوەکرێ کە هیوادارم سوودی لێ ببینن کۆمەڵک بابەتی گرنگی تایە بیخوێنەوە و دڵنیام کە بە سوودە بێ بۆ هەموو لایەکتان جا بزانم کام لە ئێوە یەت بۆ ئەوی کە گۆڤارەکە با بە هاوڕێکانی قەیناکە با ئەویان بێ ئەم جارە باشاتەوە وەرە باش مایکەکە بەرە دەستمت دەست خۆش. دەستخۆش زۆر باشە مناڵە ئازیز و خۆشەویستەکان چیرۆکی ئەم جارەی داپیرە کۆتایی هات تا چیرۆکێکی نێو بەرنامەیەکی نوێی ماوەی مناڵان کاتێکی خۆش خواتان لەگەڵ.